نهێنی هەرە گەورەی هەڵسوکەوتکردن لەگەڵ خەڵکیدا. لە ژێرە ماسمانە بەرز و بەرینەدا تاکە یەک ڕێگە هەیە بۆ ئەوەی کەسێک وا لێ بکەیت کارێ بکات. جایە هیچ جارێک هەڵوێستەیەکت کردووە و لە خۆتت پرسیوە ئەو ڕێگەیە کامەیە؟ بەڵێ، تەنها یەک ڕێگە هەیە، ئەویش ڕاکێشانی کەسێکە بۆ ئەوەی ئارەزووی بچێتە سەرکردنی ئەو کارەی کە تۆ دەتەوێت بیکات. لەبیرت بێ، جگە لەو ڕێگەیە ڕێگەی تر نییە. بێگومان تۆ دەتوانیت کەسێک وا لێ بکەیت کاژمێرەکەی خۆیت پێبدا. ئەگەر لولەی دەمانچەکەت بکەیتە سەرسنگی یان هاوکارەکەت وا لێ بکەیت یارمەتیت بدا ئەگەر هەڕەشەی کوشتنی لێ بکەیت. ئەگەر هەڕەشەی شەلاقیش لە هەر منداڵێک بکەیت دەتوانی ئەوەی دەتەوێت پێ بکەیت. وەلێ ئاگادار بە، ئەم شێوازە دڕندانەیە بەرەنجامی مەترسیدار و نەخوازراوی دەبێ. تاکە ڕێگەش لە بەردەمدا بۆ ئەوەی بتوانم کارێکت پێ بکەم کە من دەمەوێت بیکەیت ئەوەیە کە تۆ ئارەزوت لە چی پێت ببەخشم. وەلێ ئایا تۆ چیت دەوێ؟ دکتۆر سیگمۆند فروید کایەکێکە لە بەناوبانگترین پزیشکە دەروونناسەکانی سەدەی 20م لە وەڵامی ئەو پرسیارەدا پێی وایە هەموو ئەو کارانەی مرۆڤ دەیان کات لە دوو پاڵنەری سەرەکیەوە هەڵدەقڵێن: پاڵنەری سێکس و ئارەزووی ئەوەش کە ببنە کەسانێکی مەزن. پرۆفیسۆر ژۆن دیۆژ کایەکێکە لە ناودارترین فەیلسوفەکان لە ئەمریکادا بە شێوازێکی تر دەربڕی لەو ڕاستیە کردووە. دکتۆر دەوی دەڵێت قوڵترین هاندەر لە سروشتی مرۆڤایەتیدا بریتیە لە ئارەزووکردنی مرۆڤ لەوەی کەسێکی گرنگ و بەبایەخ بێت، ئەمڕستەیەت لەبیر بێت. ئارەزووکردنی مرۆڤ لەوەی کەسێکی گرنگ و بەبایەخ بێت. ئەم ئارەزووە زۆر گرنگە و لە نێو ئەم پەراوەشدا لابارەی ماناکانی ئەم ڕستەیەوە زۆر دەخوێنیتەوە و زۆر دەبیستیت. کەواتە تۆ چیت دەوێت؟ شتێکی ئەو تۆت ناوێ، بەڵکو چەند شتێکی کەمت دەوێ، بەڵام ئەو شتەکەمە کەس ناتوانێت نکۆڵی لێ بکە. هەر مرۆڤێکی سروشتی بگریت حەزی لەم شتانەی خوارەوەیە. یەکەم، تەندروستی و پارێزگاریکردن لە ژیان. دووەم، خۆراک. سێم، خەوتن. چوارەم، ماڵ و سامان و ئەو پێداویستیانەی بە پارە و سامان دەکردرێن. پێنجەم، ژیان لە پاشە ڕۆژدا. شەشەم، ڕەزامەندی و تێربوونی سێکسی. حەوتەم، پەروەردەکردنی باشی منداڵەکانی. هەشتەم، هەستکردن بە گرنگی و بایەخی خۆ. زۆربەی ئەم پێداویستیانە یان ئەم ئارەزوانە جگە لە یەکێکیان دەکرێ دەستەبەر بکرێن، وەلێ ئارەزوێکی گرنگ و قوڵیشی هەیە کە وەکو خۆ و خۆراک بایەخدارە، بەڵام بەدەگمەن فەراهەم دەکرێ. ئەویش ئەو ئارەزۆیە کە فروید ناوی دەنێ ئارەزووکردنی ئەوەی کەسێکی مەزن بیت. ئەمەش هەمان ئەو ئارەزۆیە کە دیوی ناوی دەنێ ئارەزووکردن لەوەی گرنگ و بایەخدار بێت. جارێکیان لینکۆڵن نامەیەک دەنووسێت و سەرەتای نامەکەی بەم دێڕە دەست پێ دەکات کە دەڵێت هەموو مرۆڤێک حەزی لە موجامەلە هەیە. ویلیام جێمس دەڵێ قوڵترین بنەما لە سروشتی مرۆڤدا بریتیە لە بەدەستخستنی ستایش. ئەم باس لە ئارەزوو یان هیوە یان حەز و تامەزرۆیی بۆ ستایشکردن ناکا، بەڵکو باس لە بەدەستهێنانی ستایش دەکا. لێرەدا برسیەتیە شەکەتکارەکەی نێو سروشتی مرۆڤ خۆی مەڵازداوە. ئەو کەسە دەگمەنەی کە دەتوانێت برسیەتەکەی دڵی تێر بکات، تەنانەت کابرای دوکانداریش نیگەران دەبێت بە مردنی. ئارەزووی هەستکردن بە گرنگی یەکێکە لەو خەسڵەتانەی کە مرۆڤ لە ئاژەڵ جا دەکاتەوە. بۆ نمونە، من کاتێ جوتیار بووم لە میسوری، باوکم بەرازی بچکۆلە و ئاژەڵی سپی بەخێو دەکرد. باوکم ڕاهاتەبوو لەسەرەوەی ئاژەڵەکانی لە بازاڕەکانی شار و پێشانگاکانی ئاژەڵاندا نەمایش بکات کە لە ڕۆژ ئاوای ناوەڕاستدا ساز دەکران. زۆربەی جار ئێمە خەڵاتی یەکەممان بەدەست دەهێنا. باوکم هەموو ئەو شریتە شینانەی کا بە خەڵات وەری دەگرتن دەیلەکاندن بە پەرچە مۆزلینێکی سپیەوە. هەر کاتێ میوانمان بەهاتایە پەرچە مۆزلینە سپیەکەی دەهێنا پیشانی میوانەکانیەدا. من سەرێکی مۆزلینەکەم دەگرت و باوکیشم سەرەکەی تری دەگرت و شریتە شینەکانمان پیشانی میوانەکانەدا. بەرازەکان هیچ بایەخێکیان بەو شریتە شینانە نەدەدا کە بە خەڵات وەریان گرتبوو.
بەڵام باوکم بایەخی پێدا. ئەو خەڵاتانە وایان لێ دەکرد هەست بە گرنگی خۆی بکە. ئەگەر پێشینانمان بەو شێوەیە حەزیان لە هەستکردن با بایەخی خۆیان نەکردایە، سەرهەڵدانی شارستانیەت ئەستەم دەبوو. تەنانەت بەبێ ئەو ئارەزوەش با تەواوی دەچوونە قاڵەوی. هەر ئەم ئارەزوە بوو کاپاڵی نابەون نووسەرە هەژار و نەخوێندەوارە کە دەست بکات بە خوێندنەوەی ئەو کتێبە یاساییە دڕاوانەی کا لە بەرمیلی خۆڵ و خاشاکدا دەیدۆزینەوە. لەوانەیە ناوی ئەو نووسەرەشت بیستە بێت، ناوی لینکۆڵن بوو. هەمان ئەو ئارەزوەش پاڵی بە دیکنزەوە نا تاکۆ ڕۆمانە نەمر و بەناوبانگەکانی بنووسێ، یان کریستۆڤەر ڕینی هاندا سەمفۆنیا قەشەنگەکانی دابنێ، یان ڕۆکفیلەریشی هاندا بۆ ئەوەی ملیۆنەها دۆلار کۆبکاتەوە. هەمان ئەم ئارەزوە وا دەکات دەوڵەمەندترین پیاوی شارەکەی تۆ هەوڵ بدە بۆ ئەوەی خانوویەک بکاتەوە کە زۆر لە پێویستی خۆی زیاتر بێت. هەمان ئارەزوە تۆشهانەدا نوێترین قۆندەرە لە پێ بکەیت و تازەترین ترۆمبێل لێ بخوڕیت و کاتێ باسی منداڵەکانیش دەکەیت باسی منداڵە زیرەکەکانت بکەیت. هەمان ئارەزوو منداڵ و هەرزەکارەکان هانەدات ببنە تاوانبار و ئەندامی باندەکان. ئەلف با مال ڕۆنی کە کۆنە ئەفسەرێکی پۆلیسی نیویۆرکە دەڵێ هەرزەکارە ئاساییەکان گیانی منگەراییان تێدایە. یەکەم داواکاریان ئەوەیە وێنەیان لە ڕۆژنامەکاندا بڵاو بکرێتەوە، وەک بابی ڕۆس و لا گۆردیا و ئەنیشتاین و لیندبرگ و تۆسکانی یان وەکو ڕۆزڤەلت. ئەگەر تۆ پێم بڵێیت چۆن هەست بە بایەخی خۆ دەکەی، ئەوە پێت ئەڵێم تۆ چۆن کەسێکیت. ئەم هەستکردنە کەسایەتی تۆ دیاری دەکا. گرنگترین شتیشە کە پەیوەندی بە تۆ هەبێ بۆ نمونە. ڕۆکفیلەر بەو شێوەیە هەستی بە گرنگی خۆی دەکرد کە ماڵ و سامان ببەخشێت بۆ کردنەوەی نەخۆشخانەیەکی تازە لە وڵاتی چین بۆ چارەسەرکردنی ئەو هەژارانەی کە نەبینی بوونی و نادواتریش دەیبینین. دیلینگەر لە لایەکی ترەوە بە شێوەیەک هەستی بە گرنگی خۆی دەکرد کە ببێتە سەرۆکی باندێکی دزین و تاوانکردنی. ئەو دەمەی پیاوانی پۆلیس سەرقاڵی شوێن پێ هەڵگرتنی بوون لە کێڵگەیەکی ناوچەی مینوسوتادا خۆی حەشاردا. گوتی من دیلینگرم، زۆر شانازی دەکرد بەوەوە دوژمنی یەکەمی گەلە. اینجا گوتی هیچ ئازارتە نادەم، بەڵام من دیلینگرم. بەڵێ جیاوازی هەرە گرنگی نێوان ڕۆکفیلەر و دیلینگەر بریتیە لە شێوەی هەستکردنیان بە بایەخی خۆیان. ئەمیان لە ڕێی بەخشینی ماڵ و سامانەوە هەست بە بایەخی خۆی دەکا، ئەویان لە ڕێی دزین و شکاندنی بانکەکانەوە. مێژووپڕە لە نمونەی سەرنجڕاکێش سەبارەت بە هەندێک کەسایەتی ناودار کە هەوڵ و تەقەڵەیان داوە لە پێناوی هەستکردنیان بە بایەخی خۆیاندا. تەنانەت جۆرج واشنتن پێی خۆش بوو بە ناوی خاوەن شکۆ سەرۆکی وڵاتە یەکگرتووەکان بانگ بکرێ. کۆلۆمبۆسیش نەزناوی ئەمیراڵی دەریای پێخۆش بوو. کاترینی مەزنیش هەرگیز ئەو نامانەی نەدەکردەوە کە لەسەریان نەنووسرایە شاژنی خاوەن شکۆ. هاوسەرەکەی لینکۆڵنیش کاتێ لە کۆشکی سپیدا بوو واک بڵنگ هاشاوڵی برد بۆ گراندخان و بەسەریدا قێڕاندی. چۆن دەوێریت لە بەرامبەرم دابنیشیت، بەر لەوەی خۆم بانکێشتت بکەم. هەندێک کەس لا نەخۆشین چاک دەبنەوە لە پێناوی ئەوەدا بایەخ و سۆزی خەڵک بەلای خۆیاندا ڕابکێشن تاکو لەو ڕێگەیەوە هەست بە بایەخی خۆیان بکەن. با خاتوم ماکیلنی با نمونە وەربگرین. ئەم ژنە بەو شێوەیە هەستی بە بایەخی خۆی کرد کە ئامێردەکەی هەموو کاروبارەکانی دەوڵەت فەرامۆش بکات و لەلای بمێنێتەوە تاکو خەوی لێ دەکەوێت. یاخۆ جارێکیان حەزی تینووی بۆ هەستکردن بە گرنگی خۆی بەوە تێر کرد کە ئامێردەکەی لەلای بمێنێتەوە تاکو پزیشک چارەسەری ددانی دەکا. لا کاتێکدا مێردەکەی سەرۆکی ئەمریکا بوو. وادەیەکی گرنگیشی هەبوو لەگەڵ لاپەڕانەوەت. خاتۆ ماری ڕۆبرتس بەسەرهاتی خانمێکی بۆ گێڕامەوە کە تەنها بەوەی هەست بە گرنگی خۆی بکات کەمەندان بوو. پەکی کەوتبوو. خاتۆ ڕێنهار دەڵێ ڕۆژێکیان دەبوو ئەو ژنە ڕوبەڕووی مەسەلەیەک ببێتەوە. لەوانەیە مەسەلەی بە سەڵاتچوون و شوونەکردنی بێت. ساڵەکان بەسەریدا تێدەپەڕین و ئەم هەر بە تەنهایی مابوویەوە. بۆیە بە تەواوی داڕوخە بەهۆی بیرکردنەوە لەم حاڵە
نەخۆش کەوتو بۆ ماوەی 10 ڕۆژ لە جێگادا کەوت. دایکی خواردنی بۆ دەهێنا و خزمەتی دەکرد. ڕۆژێکیان دایکیشی مرد. کەچی لە دوای چەند هەفتەیەک ئەو خانمەی کە پێشتر پەکی کەوتبوو چاک بوویەوە و لە جێگەکەی قوت بوویەوە و جلەکانی لەبەر کرد و گەڕایەوە بۆ نەوژیانی پێشووی. دیارە ژنە لا پێناوی سەرنجڕاکێشانی دایکی بەلای خۆیدا کەم ئەندام ببوو. هەندێک لە سەرچاوەکان باس لەوە دەکەن کە هەندێک کەس بەڕاستی شێت دەبن بۆ ئەوەی لە دنیای خەونەکانی شێتیدا هەست بە گرنگی خۆیان بکەن. ئەو گرنگیەی کە لە دنیای سەختی واقعدا هەستی پێناکەن. لە نەخۆشخانەکانی ئەمریکاشدا ئەو نەخۆشانەی هەست بە ئازارە دەرونیەکان دەکەن ژمارەیان زۆر زیاترە لە جۆرە نەخۆشیەکانی تر. ئەگەر تۆ لە تەمەنی 50 ساڵیدا و لە ویلایەتی نیویۆرک نیشتەجێبیت، ئەوە هەلی چوونە ژوورەوەت بۆ شێتخانە لە تەمەنی 70 ساڵیدا لە نێوان 1 بۆ 20دایە. ئەی هۆکاری ئەم شێتبوونە چییە؟ هیچ کەسێک لە توانایدا نییە وەڵامی پڕاوپڕی ئەم پرسیارە بداتەوە. بەڵام ئێمە دەزانین هەندێک نەخۆشینی وەک سفلس و داڕوخانی دەمارەکان دەبنە هۆی تێکچوونی شانۆیەکان. لە ڕاستیدا نیوەی نەخۆشینە دەماریەکان دەگەڕێنەوە بۆ هۆکاری ئەندامی وەک ئەوەی مێشک تووشی شێتی بوو بێ، هەروەکو کحوڵ و برێت. وەلێ نیوەکەی تری کە جێگەی گرنگی پێدانی ئەم بەگرە و بەردەیە نیوەی ڕاستی ئەو خەڵکانەی شێت دەبن هیچ کێشەیەکیان لە شانە دەماریەکاندا نییە. چونکە کاتێ پشکنینی وردی تاقیگەیان بۆ ئەنجام دەدرێ دەردەکەوێ هیچ کێشەیەک لە خانەکانی مێشکیاندا نییە. مێشکیان ڕێک و پێکە وەکو مێشکی من و تۆ. دەیکەواتە بۆچی ئەو جۆرە کەسانە شێت دەبن؟ بەم دواییانە ئەم پرسیارەم ئاراستەی سەرۆکی پزیشکەکانی یەکێک لە گرنگترین نەخۆشخانەی شێتەکان کرد. ئەم نوشدارە کە بەهۆی لێهاتووی خۆی و شارەزایی لە نەخۆشیە دەماریەکاندا بڵندترین پۆستی پێدرا بوو، بەڕاشکاوی پێڕاگەیاندم کە وەڵامی ئەم پرسیارە نازانێت و تێناگات بۆچی خەڵکی شێت دەبن. ئەوەشی بۆ دووپاتکردمەوە کە هیچ کەس وەڵامی تێر و تەواوی ئەو پرسیارەی لا نییە. لەگەڵەوەشدا وتی زۆربەی ئەوانەی شێت دەبن لەو شێت بوونانەیاندا هەست بە گرنگی خۆیان دەکەن. ئەو هەستەی کە لە جیهانی واقعدا نەیانتوانیوە پێی بگەن. دواتر ئەم بەسەرهاتەی بۆ گێڕامەوە. ئافرەتێکی نەخۆشم لایە. ئەم ئافرەتە لە شۆکردنیدا بەختەوەر نەبووە. ئەم حەزی لە خۆشەویستی و تێربوونی سێکسی و منداڵ و پێگەی کۆمەڵایەتی بووە. بەڵام ژیان ئەم هیوایەنەی ئەوی تاساند. مێردەکەی خۆشی نەدەویست، تەنانەت ئامادە نەبوو نانی لەگەڵدا بخوا. ناچاری دەکرد نانی بۆ بێنێتە ژوورە تەنهایەکەی خۆیەوە. نە منداڵی بوو، نە هیچ پێگەیەکی کۆمەڵایەتیشی دەستکەوت، بۆیە لە ئەنجامدا شێت بوو. لە خەیاڵیدا لە مێردەکەی جیابەتەوە و شوورەت و ناوی پێشووی خۆی بۆ گەڕاوەتەوە. ئێستا پێی وایە شووی بە پیاوێکی ئەرستۆکراتی ئینگلیزی کردووە، بۆیە هەمیشە پێداگری دەکات کە بە سیمسخان بانگ بکرێت. سەبارەت بە منداڵیش لە خەیاڵیدا هەموو شەوێک منداڵێکی دەبێ. هەر کاتێک دێم بۆ سەردانی پێم دەڵێ دکتۆرگیان دوێنێ شەو منداڵێکم بوو. ژیان هەموو خەونەکانی ئەم ژنەی لەسەر گابەردی واقع ورد و خاش کرد. وەلێ لە دوورگە دڵڕفێنەکانی شێتیدا خەونەکانی دێنێتە دی. دەربڕینی وەرگێڕ. ئایا ئەمە شتێکی تراژیدیە؟ نازانم. پزیشکەکەی پێمی گوت ئەگەر بتوانم دەست ببەم و هۆشی بهێنمەوە جێی خۆی و چاکی بکەمەوە هەرگیز چاکی ناکەمەوە، چونکە ئەو ئافرەتە بەو شێتیەوە بەختەوەرترە. هەندێک لە شێتەکان لە من و تۆ بەختەوەرترن. زۆرێک هەن لە شێتبوونیان چێژ وەردەگرن. بۆچی نا؟ ئاخر توانیویانە گرفتەکانیان چارەسەر بکەن. دەتوانن هەر لە جێی خۆیانەوە چەکێکت بە نرخی 1 ملیۆن دۆلار بۆ ئیمزا بکەن، یان کارتێکت پێ بدەن بۆ چاوپێکەوتنی ئاغاخان لامیانی جیهانی خەونەکانیانەوە هەز بەو گرنگە دەکەن کە لە قوڵایەکانی ناخیاندا حەزیان پێکردووە. ئەگەر کەسانێک هەبن تا سنووری شێت بوون تینووی هەستکردن با گرنگی خۆیان بن کەواتە بیر بکەرەوە لەو موجیزانەی کە دەتوانین لاڕێی ستایشکردنی ڕازگۆیانەی بەرامبەرەکانمانەوە بەدەستی بێنین. دوو کەس لە مێژوودا هەن
کە هەر یەکێکیان ساڵانە $1 ملیۆن دەستکەوتیان بوو. یەکەمیان والتر کرایزەرە، دووەمیان چارلز شوابە. بۆچی ئەندریۆ کەرنگی ساڵانە $1 ملیۆن دەدایە شواب، واتە بۆ هەر ڕۆژێک زیاتر لە $3,000؟ ئایا ئەندریۆ کەرنگی ساڵانە $1 ملیۆن ئەدایە شواب چونکە شواب زۆر بلیمەت بوو؟ نەخێر، ئەی لەبەر ئەوەی پێی ئەدا کە شواب لە هەر کەسێکی تر زیاتر شارەزای پیشەسازی بوو. چارلز شواب خۆی باسی ئەوەی بۆ کردم کە چەندین کرێکاری هەیە هەموو کارەکانی بۆ دەکەن و لە خۆشی شارەزاترن. شواب دانی بەوەدانا کە ئەم موچەیە لە پای تواناکانیدا لا مامەڵەکردن لەگەڵ خەڵکیدا وەری دەگرێ. پرسیارم لێ کرد چۆن ئەم توانایە وەگەڕدەخا. فەرموو لەگەڵ نهێنیەکەیدا لە دەمی خۆیەوە کە بە چەند وشەیەک دەری بڕین. حەقا وشەکانی لەسەر برۆنز هەڵبکەنرێن و بە هەموو ماڵ و قوتابخانەیەکدا هەڵبواسرێن. پێویستە منداڵان فێری ئەو وشانە بکرێن، لەبری ئەوەی سەرقاڵ بکرێن بە فێربوونی لاتینیەوە یان زانینی بڕی ئەو بارانەوە کە ساڵانە لە بەرازیل دەبارێت. ئەگەر ئەم وشانە بکەینە کردەوە ژیانی منیش و تۆش دەگۆڕن. شواب گوتی پێم وایە ئەو توانایی کە هەمە بۆ دروستکردنی دڵگەرمی لە نێوان خەڵکیدا مەزنترین خەزنەیە کە من هەمە. ستایشکردن و هاندانیش تاکە ڕێگەیەکە بۆ گەشەدان بە نەخی مرۆڤ. هیچ شتێک نییە بە ئەندازەی ڕەخنەی ئەوانەی لە ئاستی باڵاتردان ئارەزۆکانی نەخی مرۆڤ بکوژێت. بڕوان بەوە هەیە مرۆڤ هان بدرێ بۆ کارکردن. لەبەر ئەوە ئارەزۆم لە ستایشکردنە، نەک لە دووڕوویی. هەر شتێک دڵم گرتی لە ناخی دڵمەوە دەست گوشادانە ستایشی دەکەم. شواب ئاوای دەکرد. ئەی مرۆڤی ئاسایی چی دەکات؟ تەواو پێچەوانە دەکا. ئەگەر شتێکی بەدڵ نەبێت تۆڕە دەبێت و هەڵدەچێ، ئەگەر شتێکیشی بەدڵ بێت بێدەنگ دەبێت. پاشتر شواب ئاشکرای کرد. لامەوەی ژیانمدا چاوم بە زۆرێک لە کەسایەتیە بایەخدارەکان لە هەموو لایەکی جیهانەوە کەوتووە. تا ئێستا کەسایەتیەکم نەدیوە کە لە ڕێی بەکارهێنانی گیانی ڕەخنەگرتنەوە توانیبێتی کاری باشتر بکات، وەک لە بەکارهێنانی گیانی پێکەوە. پاشان بە ڕاشکاوی گوتی یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی ئەندریۆ کەرنگی بریتی بوو لەوەی کە ئەو بە ئاشکرا و نهێنی ستایشی یاری دەدەرەکانی خۆی دەکرد. تەنانەت لەسەر کێلی گۆڕەکەشی ڕستەیەکی نووسی بوو کە ستایشی یاری دەدەرەکانی لێدەچۆڕا. نووسی بووی ئەم گۆڕە ئارامگەی کەسێکە توانی بووی ئەو کەسانە لە خۆی نزیک بکاتەوە کە لە خۆی زیرەکتر بوون. ستایشکردنی دڵسۆزانە یەکێک بوو لە نهێنیەکانی سەرکەوتنی ڕۆکفێلەر لە هەڵسوکەوتکردن لەگەڵ خەڵکیدا. بۆ نمونە جارێکیان یەکێک لە هاوکارەکانی بەناوی ئێدوارد بیتفۆرد بەهۆی مۆرکردنی گرێبەستێکی خراپەوە لە باشووری ئەمریکا $1 ملیۆن زیانی کرد. لەم کاتەدا ڕۆکفێلەر دەیتوانی ڕەخنە بگرێ، بەڵام دەیزانی ئێدوارد ئەوەی لە توانەدا بووە بەگەڕی خستووە، کەچی گەیشتۆتە ئەو ئەنجامە و کۆتایی بە کێشەکە هێنا. لێرەدا ڕۆکفێلەر بیانوێکی دۆزیوە بۆ ئەوەی ستایشی بکە، لەبەرەوەی پیرۆزبایی لێکرد. لەبەر ئەوە پیرۆزبایی لێکرد کە توانیوێتی لە 160 ئەو پارەیە لە فەوتان ڕزگار بکات کە بۆ ئەو مامەڵەیە تەرخان کرابوو. بۆیە بەدەم ستایشکردنیەوە گوتی شتێکی باشە، ئێمە هەمیشە وا ناکەین. جارێکیان پەنەمبەردا بەر ڕۆژوگرتن، ماوەی 6 ڕۆژ و 6 شەو بەبێ نان خواردن مامەوە. ئەمە شتێکی سەخت نەبوو، بەڵکو لە ڕۆژی شەشەمدا کەمتر لە ڕۆژی دووەم هەستم بە برسێتی دەکرد. لەگەڵ ئەوەشدا دەزانم، تۆش دەزانیت، خەڵکی بڕوایان وایە گوناهێکی گەورە دەکەن ئەگەر خێزان و هاوکارەکانیان بەبێنان بۆ ماوەی 6 ڕۆژ بهێڵنەوە، کەچی جاری وا هەیە 6 ساڵ و زیاتریش وازیان لێدەهێنن بەبێەوەی ستایشێکی دڵسۆزانە بدەن بەگوێیاندا. لە کاتێکدا ستایشکردنی دڵسۆزانە خۆراکی گیانە. لاپەڕە 95 کاتێکیش ئەلفرد لاند ڕۆڵی سەرەکی گێڕا لە یەکخستنەوەی ڤێنادا گوتی پێویستیم بە هیچ نییە،
جگە لە تێرکردنی عیزەتی نەفسم. ئێمە خۆراکی لەش دەدەین با منداڵەکانمان و هاوڕەکانمان، بەڵام زۆر بەدەگمەن عیزەتی نەفسمان تێردەکەین. گۆشت و پەتاتیان پێدەین بۆ ئەوەی وزەیان تیادا دروست بێت، کەچی خۆمان بە دوور دەگرین لەوەی وشەی نەرم و نازک و ستایشکردن بدەین بە گوێیاندا، هەرچەندە ئەو وشانە بۆ ماوەی چەندین ساڵ وەکو جریوەی ئەستێرەکانی بەرەبەیان لە مێشکیاندا دەمێنێتەوە. هەندێ لە خوێنەران لە کاتێکدا ئەم دێڕانە دەخوێنەوە دەڵێن ئەمە قسەیەکی پوچە و ماستاوکردنە. ئەم شێوازەم تاقی کردوتەوە و هیچ سوودێکی نییە، لەگەڵ زیرەکەکاندا سوودی نییە. بێگومان زۆر بەدەگمەن ماستاوکردن و ڕوو پامایی لەگەڵ کەسانێکی زیرەک و چاوکراوەدا سوودی دەبێ، چونکە شتێکی هیچ و پوچ و بێمانە و درۆزنانەیە، بۆیە هەر دەبێ شکست بێنێت. ڕاستە خەڵکانێکی زۆر تینووی ستایشکردنن، تەنانەت هەموو شتێک قوت ئەدەن وەک چۆن پیاوێکی برسی هەڵپە دەکات و جیا و کەرمەکانیش پێکەوە دەخوات. بەڵام بۆچی؟ بۆ نمونە برایانی مەدیفانی کە هەر یەکەیان پتر لە ژنێکیان هەبوو لە بواری فرەژنیدا سەرکەوتنیان بەدەستهێنا. بۆچی؟ ئەوانەی نازناوی شازادەکانیان هەڵگرتبوو توانیان لەگەڵ دوان لە بەناوبانگترین ئەستێرە جیهانیەکانی شاشە بری مادۆنا و باربارا هاتون هاوسەرگیری بکەن کە ئەو دوانە ملیۆنەها دۆلاریشان هەبوو. بۆچی؟ چۆن توانیان؟ ڕۆجر ساند لە وتارێکیدا کە لە ڕۆژنامەی ئازادیدا بڵاوی کردەوە دەڵێ ڕاهێنانی ژنان لەلایەن مەدیفانیەوە بایەکێک لە شتە موشدارەکانی ڕۆژگار لە قەڵەمەدرێ. هونەرمەندی مەزنی جیهانی پۆلانیفاری ئەو مەسەلەیە شی دەکاتەوە دەڵێ ئەوان لە هەموو ئەو پیاوانەی من ناسی و من زیاتر لە هونەری پیاهەڵدانی ژن زیاتر تێدەگەن. هونەری پیاهەڵدانیش لەم چەرخەدا دەگمەنە. دووپاتی دەکەمەوە، ئەمە نهێنی ڕاهێنانی ژنانە لەلایەن مەدیفانیەوە، تەنانەت شەژنە ڤیکتۆریاش لە باربۆ بۆ پیاهەڵدان. دیزرائیلی دان بەوەدا ئەنێت کە لە هەڵس و کەوتکردنیدا لەگەڵ شاژندا زیادەڕەوی دەکرد لە پیاهەڵدانیدا، وەلێ دیزرائیلی هەموو سیاسەتەکانی دیکەی نێو ئیمپراتۆریەتی بەریتانی زیرەکتر و لێزانتر بوو. بەڵکو بلیمەت بوو ئەو شتەش کە سوودی بەو گەیاندووە لەوانەیە سوود بە من و تۆ نەگەێنێ، چونکە لە ماوەی درێژخایەندا پیاهەڵدانیە زیادەڕەوی تێدا کرابێ بە زیان دەشکێتەوە. ئەویش وەکو پارەی ساختە، ئەگەر بتەوێ خەرجی بکەیت کێشت بۆ دروست دەکا. ئەدی جیاوازی چیە لە نێوان ستایش و ڕووپاماییدا؟ جیاوازیەکە زۆر سادەیە. یەکەمیان ڕازگۆیانە و دووەمیان درۆزنانەیە. یەکەمیان لە دڵەوە دێتە دەرێ و دووەمیان لە دەمەوە دێتە دەرێ. یەکەمیان خۆتپەسەندانە نییە، بەڵام دووەمیان خۆتپەسەندانەیە. یەکەمیان لە هەستی جیهانیدا ڕێزی لێدەگیرێت، دووەمیان کەس ئارەزووی لێ نییە. جارێکیان پەیکەرێکی نیوەی ژەنەڕاڵ ئۆبردیگۆنم لە کۆشکی چاوەڵتیکی شاری مەکسیکۆ بینی. لە دامێنی پەیکەرەکەدا ئەم چەند وشەدانایەنە کە فەلسەفەکەی ئۆبریگۆن وەریگەڕ حەوت لەو دوژمنانە مەترسە کە پەلامار دەدەن، سڵ لەو هاوڕێ و دۆستانە بکەرەوە کە ڕووپاماییت بۆ دەکەن. نەخێر، هەرگیز پێشنیاری ڕووپامایی ناکەم. مەسەلەکە لەوە تێدەپەڕێ. من باس لە شێوازێکی تر دەکەم لە ژیاندا. لێم گەڕێ بە دووبارەی بکەمەوە. باز لە شێوازێکی تر ڕێگەیەکی تر دەکەم لە ژیاندا. پادشا جۆرجی پێنجەم کۆمەڵی پەندی لەلایە کە لەسەر دیواری نووسینگەکەی لە کۆشکی بوکینگهامدا هەڵکۆڵراون. یەکێک لەو پەندانە دەڵێت فێرم بکە پیاهەڵدانی بێنرخ قبوڵ نەکەم و نێڵێم. ڕووپاماییش هیچ نییە جگە لە پیاهەڵدانێکی بێنرخ. جارێک پێناسەیەکی ڕووپاماییم خوێندەوە. حەقا ئەو پێناسەیە هەمیشە دووبارە بکرێتەوە. پێناسەکە دەڵێت ڕووپامایی بریتیە لەوەی هەواڵی ئەو بدەیتە کەسی بەرامبەر کە خۆی پێی خۆشە یان خۆی بڕوای وایە ئەو شتانەی تێدایە. واتە ڕووپامایی ئەوەیە بە گوێرەی بڕوای بەرامبەرەکەت بە خۆی پیایدا هەڵبدەیت. وەرگەڕ. هەر کاتێ شتێکی دیاریکراو نەبێ بیری لێ بکەیتەوە،
ئەوە لە 95 کاتەکانمان بە بیرکردنەوە لە خۆمان بەسەر دەبین. ئێستاش ئەگەر بۆ ماوەیەک دەست هەڵگرین لە بیرکردنەوە لە خۆمان و بیر لە چاکەکانی کەسانی بەرامبەرمان بکەینەوە، هەرگیز پێویستیمان بەوە نابێت پەنابەرینە بە ڕووپەمایی و ستایشکردنی درۆزنانە. ئەمرسونە دەڵێت چاوم بە هەر کەسێک بکەوێت پێم وایە لە ڕوویەکەوە لە من باشترە. لێرەوە ئێدی دەتوانم لێەوە فێر ببم. ئەگەر ئەم شتە بۆ ئەمرسۆنە ڕاست بێ، ئەی ناگونجێت بۆ من و تۆش ڕاست بێت؟ با کەمێک دەست کۆتاکەین لە چاکە و پێداویستەکانی خۆمان. هەوڵ بدەین تایبەتمەندی و چاکەکانی بەرامبەرەکانمان دواتر ڕووپەمایی لەبیر بکەین. ستایشی ڕاستگۆیانە و دڵسۆزانە بەکاربێنە. دڵسۆز بە لە ستایشکردندا و دەست گۆشاد بە لە پیاهەڵدانیدا. ئەگەر وابێت خەڵکی ڕێزی قسەکانت دەگرن و بە پیرۆزیان دادەنێن. بە درێژەی ژیانیان لە گوێیاندا نەمر دەبیت و دەزرینگەیتەوە. تەنانەت لە دوای ئەوەش خۆت قسەکانت لەبیر دەچێ. خەڵکی گوتەکانت دەڵێنەوە.